کاکەن بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە پەکەکە بڵین ئەگەر چەک دابنیان خۆی هەڵبۆشێنێتەوە پێ دوای حکوومەتی تورکیا لە بەرامبەر ئەوە هیچ بکات یاخۆ تا ئێستا بەڕێزوتت هیچی نەکردووە پێ دوای لە دەرەوەی بەنهێنیشت نەکرابێ لە قۆناغی داهات و کۆمەڵی گۆڕانکاری یاسایی لە پەرلەمانی تورکیا ڕوودات لە ڕاستیا خۆی وا بڕیارە بە قسەی پەرویموڵدان دوایەوەی کە ئەم پرساچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمان دوایەوەی کە پاکە دوای ڕاگەیاندنەکەی خۆیدا بەیانیە دووبیانی وەفدەکە ئەسنەوە ئیمرالی ئەمستانە لەگەڵ ئۆجالان تاوتویەکەن بە قسەی پەرویموڵدان وا بڕیارە کە پەرلەمانی تورکیا دابنیشە یاسای زیندانیانی سیاسی کە بە قسەی ئەو 40-60 کەسن و بەشێ زۆر لەوانە نەخۆشن و ئەوانە پەرلەمانتارن بە قیوم دانراون پێشتر هەمووانە ئازاد بکە و دوایی باز لە پرۆژەیەک ترەکە ئەوەی مافی هیوا کە پرۆژەی ئەنجومەنی کۆمیسیارای مافی مرۆڤ یەکێتی ئەوروپایەکە 2024 لە مانگی ئەیلولی 24 داوایەکیان لە تورکیا کردووە داوایان لە دادگای تورکیا کردووە کە مافی گۆشەگیری سەر ئۆجالان هەڵگرێەوە ئازادی بکەوە کۆمەڵی کەسایەتی گەورەی دنیا ئەویان ئیمزا کردو دایانێتە باسی ئەو لە پرۆژه ئەو مافی هیوا بگەڕێتەوە بۆ ئۆجالان لە ڕاستیە ئێستا ئەمانە هەیە و دوجار زانین کاکاشیم کاک سەلامیش باسی کرد پێکەکە لە دەوڵەتی ناسیۆنالیزمی کوردیەوە لە بژوتنەوەیەکی مارکسی لینیستی ڕادیکاڵەوە لە چەکشوداسەوە لە هەموو ئانەوە ئێستا دابەزیوە نە دەوڵەتی سربەخۆ داواکە دەوڵەت نەتەوە و نەف کۆنفیدرالی نەفیدرالی تەنها خۆسەری دیموکراسی ئەمە تازەترین تێزی عەبدوڵڵا ئۆجالانە لە مانیفستۆی شارستانیەتی دیموکراسی بەرگری نامەکەیەتی کە لە 2015 لە زیندانی ئیمرالی نووسیوێتی زۆر جەخل لەسەر خۆسەری دیموکراسی کاتەوە و بەڵگەی ئەوەش یا بیانی ئەوە هێنێتەوە کە دەوڵەت نەتەوە بەسەرچۆ لەبەرەوە پێی وایە دەوڵەت نەتەوە هۆکارێکە بۆ سەرکوت و ئیستیبداد و پاشەخشەی دیموکراسی بەڵام خۆسەری دیموکراسی ئەتوانێت دیموکراسی تەقویەکە لە وڵاتەیە و ئەتوانێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گەشە پێ بکە و مافی تاکەکان دەستە بەرکە و ئازادی بێقەیت و شەرت و ئازادی ڕاگەیاندن و زۆر بە تەفاسیل لە بەرگی پێنجەوی مانیفستی شارستانی دیموکراتی پێداگری لەسەر خۆسەری دیموکراسیەکە ئێمانە ڕەنگە بۆ تورکیا ئاسان بێ وەکو ئەمڕۆ ئەندام پەرلەمانێکی دەمپارتیژ و توێتی و تێتی لێ پرسن ئەڵەن پەکە چەکدانێ ئەڵێ ئەو هۆکارانەی کە پەکەکە چەکی بۆ هەڵگرتووە ئەگەر کۆتایی پێبێ بێگومان ئێو مەسەلەن داخوازی تورکیا ئێستا ئەوەیە مەسەلەی وەکو خۆیان ئەڵەن چاند و هونەر و ئازادی و پارێزگارەکانی ئەو منتیقانە سەرۆک شارەوانیەکان کورد بن بەڵام ئایا مەسەلەن تورکیایەک ڕازیە مەسەل لە دەستورە وەکو دەستوری ئێستا عێراق دوو گەل لە عێراق ئاژین عەرەب و تورکیا مەسەلەن ڕازیە لە دەستورەکەی ئەو بکە و ئەوانەی کە ئەڵێ لە دەستوری تورکیایە وابزانەوە دەستورەکەی وانێ دکتۆر تەنها یەک گەل لە تورکیاژە هێوش گەلی تورکیا ئەنی ڕازیە کوردی بخاتە پاڵ دوای ئەوە ئایا مەسەلەن ئامادەیە هێزەکانی سنووری کوردستان تەسلیمی کورد بکە و ئایا ئامادەیە مەسەلەن هەموو ئەو زیندانیانە ئازادکە و زۆر شتی تر بە نظری من ئەمانە کارێکی قورسە اینجا قسەکە پری زۆری لە بەردەم ڕێ هەم نەگلم بەر هەر من وان نیتێکی وا نابینم لەم تورکیایە ئەوەی کە ئێستاش کاتی خۆشی لێرە وتمان ئەگەر ئۆجالان نێت نەبینی پێ دوایە ئەو هەنگاوە گەورانە دەبینی دەنێت ئەوەی ئەوەی کاکسەلامیدان و نەخێر خۆی لە ڕاستیا ئۆجالان ینی زیندان ئۆجالانی گەورەتر کردو ئەو مەسەلەن شتێکی ئەی ناکرێ مەسەلەن بڵێن دوای کەس 26 ساڵ کەسێک لە زیندان تەسلیم بووە بەڵام بێگومان تەحولێکی گەورە بەسەر تەفەکوری ئۆجالانە هاتووە جا قسەکەمەوە بوو ئوستاز هەردووە بەڕێزە باسییا کرد خاڵی بێگومان ڕۆژاوای کوردستان خاڵێکی گرنگە بۆ تورکیا یعنی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و دوای ڕووداوەکانی دیسەمبەری ڕوخانی بەشار لەسەر تورکیا تێڕوانینی تورکیا تەواو گۆڕاوە یەکێکیانەوەیە کە تورکیا ئەوێ بە هەر شکڵێک بێ ڕۆژاوای کوردستان لەو دیفاکتۆبوونەی کە خەریکە وردە بە پشتیوانی فەڕەنسا و یەکێتی ئەوروپا و بە تایبەتیش دوای ڕوخانی ئەسەد ئیسرائیل کە باز لە پرۆژەی ئیبراهیمی ئەکرێ ئەو پرۆژەیە بەشێک لە ناوچەکانی باکووری کوردستان داگیرەکە لەو پرۆژەیە و ئیسرائیل لەچێتە ئەو منتقانە و کوردەگاتە دەریا یعنی یەکێ لە مەترسیەکانی یعنی پێم وایە دەستبردننی تورکیا ئەوەی دکتۆر وتی باخچەلێکی متەتەڕیفی ناسیۆنالیستی ئەوە دەست بۆ ئاشتی درێژەکە لە گرنگی نییە بۆ مەسەلەی کورد ئەوەندەی کە هەست بە مەترسیەکە لەسەر تورکیا لەسەر جوگرافیاکەی
لەسەر سنوورەکەی و بە تایبەتی ئەو ئاڵوگۆڕانەی کە ئیسرائیل پێکێنێ و داوایەکە و ئێستا وەک وتم پێکەکە پەیوەندیتن تۆڵی هەیە لەگەڵ ئیسرائیل و وەفدی ئیسرائیلی داوایان لە هێزەکانی ئەم منتخێش کردو کە پەیوەندیەکانتان لەگەڵ پەیەدەیە لە ڕۆژاوای کوردستان نابێت لەوە خراپتر بێ نابێت ڕێگریان لێ بکە نابێ و ئیسرائیل بە عفو فەڕەنسا یەکێکە لە وڵاتانی کە پێی وایە چەپی فەڕەنسی پێی وایە ئینتەرناسیۆنالی چوارەم لە ڕۆژاوای کوردستانەوە دروستە بێ و بشانازی بەوەکەن کە داعشیان تێکشکاندووە ئەم پرسە گرنگە بە نەزەری من پێکاکە ئەیەوێ ئەمە پارێزێ و تورکیا ژەوێ ئەمە لەناوبەرێ ئەم یەکێ لە جەدە لە گرنگەکان ئەوەیە و بە نەزەری من ئەگەر بێت و ئەوەی کە تورکیا و ئەردۆگان داوایەکەن لە بەرامبەر ڕۆژ ئاوایە ئۆجالان یا پەکەکە جێبەجێکە من پێم وایە سەرکردایەتی ئێستای ڕۆژ ئاوە یا هەسەدە بەمە ڕازی نابێ چی دەکەن بۆ یعنی مەسەلەن ئەوەی کە ئەو دیفاکتۆ بوونەی هەیە لەمە زۆرتر داوا بکەن مەسەلەن ببێتە فیدراڵی و مثلا مافی ئۆتۆنۆمی و زۆر شتی تر و ئەو کاک حەکیم ئەو دکتۆری باسی کرد ئەو غازەی ئێستا لە سووریا هەیە تەسەوری خەمرەراوەکەن نزیکەی 28 تریلیۆن مەتر سێجایە کە بەشێکی زۆری لە ناوچە کوردنشینەکاندایە و ئیسرائیل تەماعی هەیە ئەو خەتە لە حەسەکەەوە بێنە تا چەمچەماڵ ئەمە تەبان ئەمریکا و فەڕەنساوانش بەشدارن ئەو خەتی وزەیە دەست بەسەرا بگرن تورکیا لەمە نیگەرانە باش دوای ئەوە مەسە خاڵێکی ترکە بۆ تورکیا گرنگە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو جەهەپە زۆر جددیە لە کورد لەگەڵ تاکتیک لە پشتیوانی لە کورد و هاوپەیمانەتەکانیان لە چ لەگەڵ هەدەپەوە چ لە هەڵبژارنەکانی ڕابردوو لەگەڵ دەم پارتی و برنەوەی هەردوو سەرۆک شارەوانی ئیستەنبوڵ و ئەنقەرە بە پشتیوانی کوردەکان و ئەوەی کە ئێستاش جەهەپە ئێڵێ کە ئێمە ئەمڕۆ سەرۆکی جەهەپە ئەڵێ تورکیا ئەبێ هەر مافی کورد نەدا بە قەناعەت بە کوردبوونیش بکە لە وڵاتەکەیە یعنی قسەکەوەیە تورکیا بەم پرۆسێ ئەوێ پەیوەندیەکانی جەهەپە و کورد بە تەواوی هەڵوەشێنێتەوە و ئەو پرۆژەی خەتی ئیبراهیمی کە مەترسی لەسەر دروزەکە لە ناوی بەرێ و ئەو کارتانی کە بەدەست ئیسرائیلەوە بە تایبەتی لە ئێستاە چ کوردەکان و چ دروزەکان لە ڕۆژ ئاوا و پەکەکە بە تەواوی کۆتایی پێبێنێ و ئەو پشتیوانی فەڕەنسا ئەوانە کە هەیە کۆتایی پێبێنێ و ئەو سەرچاوە وزانەی کە خەریکە لە دەستی بچێ بەهۆی ئەم ڕووداوانەوە دیسان بیگەڕێنێتەوە و چاوی و کاگن خەت یعنی ئەم پرۆسەیە تورکیا زۆر قوڵ لێکدانەوەی بۆ کردووە مەسەلەن بیر لەوە کاتەوە ئەو خەتی گەشە پێدانەی کە لە فاوە ئەڕوا لە بەسراوە ئەڕوا بۆ تورکیا عێراق بەستێت عێراق و کەنداوە بەسێتەوە بە یەکێتی ئەوروپا بەشێکی لەبەردەم مەترسی خەندیل و پەکەکەیە بوو شەڕەکانی پێشوشی لە گارا بوو ئەو بوو کە پەکە لە گارا دەرپەڕێنێ بۆی نەکرا بۆی قسەکەەوەی ئەو پرۆژە ئابوووریە گەورەیە دیسان مستەفیدە و ئەو نەوتەی کە لە کوردستان هەیە و ئەیبا مستەفیدە وەجایدن هێشتا تورکیا چاوی تەماعی لەوەی نەبڕێ لە مووسڵ و کەرکوو گوازی لێ نەیە هێشتا پێی وایە مووسڵ بەشێکە لە ویلایەتێکی تورکیا و داوای ئەماکە بۆی قسەکەەوەی پێی وایە ئەگەر پرسی ئاشتی لەگەڵ پێکاکە بەو ئەجێندایی خۆیان دایان ناوە جێبەجێ بێ ئەوەی کە کورد کەمترین شتی دەستکەوێ ئەما فەسەرەتاییەکانی مافی ئازادی و دیموکراسی و مافی چاند و هونەر و فەلکلۆر ئەواتوانێت بەشێکی زۆر لە داخوازیە سیاسیە ئابووریە با بڵێم ئەو تموحە گەورەیەی جێبەجێ